جناب سروک هر دمت بجیتن هر دمه پارتی سرکوید کردستان آف سرکفتید ما مستحلاتتان خوش دوه؟ جلسة ثلاثة خدمتك وجلك وباشيا وخجي ورقتي ما مفاجئ جلك باشي ورقتي از داخوازشید کم دمی هنده همی بین دنگ خوب دانه لیست 275 یا پارتی دموکراتی کردستان لیست آوادانی آواکرنا کردستانی چه بچینی اوی دوریەوە یعنی کاری باش بکەی کاری باش دێتەوە سەرڕێ ام پشگیری ست هلالت که این ست هلال بچی تا پارلمان عراقی و عمل ویره ببینیم پارلمانتار ڕای کاسبکارانی ئەو ناوچەیە لەسەر ئەم کاندیدە و بەرنامەکانی چییە؟ توانێت پێ تەلەفۆن داناخە لەبەموە دەرەیە لەبەر ئەو لێرەیە هەر دەنگێمە بۆ پۆرتیە و هەر دەنگێمە بۆ کچۆملەتیە ئەمە باوکە ئەمە کچێتی ئەمە کاندیدی پارتیە ئەمە باوکێتی ئەوە 1000 ساڵە ئێمە شەهید داینە شەهیدی مە بەلاش بچە بڕۆن مادەی 140 ناوچە کێشە لە سەرەکان هاتووم بزانم لێرە چ باسە چێ دەبێتە نوێنەری خەڵکی کوردستان چێ ئەم دۆسێ گەورەی مادەی 140 هەڵدەگرێت لەم شوێنەدا زیاتر لە 15,000 کەس نیشتەجێیە ئێواش بەکابەری گروتینی خەڵک بۆ کرۆسەی دەنگان هەڵبژاردن زیاتر دەبێت پێدەچێت ئەم جارە خەڵک بە وریایی دەنگ بگات و نوێنەری خۆی بۆ پەرلەمانی عێراق هەڵبژێرێت لەگەڵ کاندیدێک بەناو بازار دەگەڕێم دەمەوێت بزانم ڕای کاسبکارانی ئەو ناوچەیە لەسەر ئەم کاندیدە و بەرنامەکانی چییە؟ لەگەڵم بن مەرحەبا سڵاو و ڕێز دەنگیتە بۆ چێ دەنگیتە؟ بۆ هەڵات خانە بەچت دیتە؟ ئەو هەڵبژاردن چاوا دەبینی؟ هەڵبژاردن تشتێکی گەلێکی جانە وەکی نابێژن حەضارات المتەقەدیمەنە هەڵبژاردن شۆرەکە گەلک یانی تو بەشداری دەکەی 100% بێژە من ینی بۆوە پارتی دموکراتی کوردستان گرینگە یاخود گەلک گرینگە و 100% گرینگە و ئەم دەنگی خۆ دەدەینە حزب الپارتی دموکراتی کوردستان ژبەر چ؟ خزمەت گەلێکی ئەبوومەکیری کەلبێ منتاقێ و خزمەتەکە بێخیانەت خزمەتەکە درستی و خزمەتەکە جان ئەبوومەکیری و نەجارێکێژی ئەکە ئەس بۆ دەبێژم چەند گەلێک دەنگ بە چێ دەدەن؟ دەنگ لە پۆرتی دەین و هەندیش جیها پۆرتیە و مەیە خودیتیان پۆرتی حەوت نوریژیان پۆرتینە باشە لەبەر چ بە پارتی دەدەن دەمەها پۆرتیە و کەسی دنینە کەسی دن نییە کەسی نە پۆرتی سەرێکی دی هەمی سەرەکە باشە چی هەیە پارتی جیاواز دەگەڕ خودم مەسای دا هەندی مە خودیتیان پۆرتینە و یە بووی ملەتیت کەس هەر پۆرتیە و کی چگیریە بووی ملەتی یانها پۆرتیان یعنی ئێوە دەنگ بە پارتی دەن ئینشاءڵڵا سەرکەفتن بۆ پۆرتیە و هەندی هەبی ژەها پۆرتینە وەستا ماندوو نەبی بەخێر بێ سەرچۆڵ هەڵبژاردن نزیک بۆتەوە بە تەمای بەشداری بکەی یاخودنا بەشدار دەکەی کەسێکن لە مێشک داناوە چ پارتێکە عەرەبە کووردە ئێمە چێە بەڕاستیتە دەنگ بە پارتی دەدەی یعنی ئەمە لێرە زۆر دەبینم ئەمە پێشمەرگەمە پێشمەرگەش یعنی حەز دەکەی پارتی سەرکەوێت لەبەر چ لەبەر پارتی خاوێنی ئەو کوردستانە خاوەنی ئەو کوردستان تو ئەو هەڵبژاردن بەشداری دەکەی یاخود بەشداری دەکەی خۆ ئامادە کریە دەبێژی دەنگ دەدەم باشە ئەو خات و هەڵاتە کاندیدی پارتی دموکراتی کوردستانە چت بێژی ئەو وڵات بێمێ وەختیا و دەرکەبێت بلا ئەمۆرت خەکی جێ بەجێ بگێت خەکی چ پێویستی هەیە بۆ بکرد
خاتو هەڵات پێم بڵێ تۆ لە پەرلەمان دەتەوێت لە چ کەیسێک کار بکەی حتمما تۆ ناتوانانی هەموو کەیسە بگیریە اكيد هندش ما بيت ازد بشجري هر كردك كم هر جهه كي بيتن ما في خوري بيتن ازد قال اوي كسيبم و اسكچا كردستاني ما و اسكچا باجره لوميزم اس هست کم کامل مدرسه خطابخانه خود چه کار کریه و خلقک چاوش مرازی ابش مویری اس پتر کم و خلقک پترش مرازی بیتن و شانازی ابو مروی منو خدمت کاری ملت خود بیتن بەشداری هەڵبژاردن دەکەی انشالله دەنگ دەدەی باذن الله هیچ ناخودێ باشە ئەمڕۆ خاتوو هەڵات میوانی منە لە پرۆگرامی چ باسەخ دەیناسی والله بس تصوير ده ناصم بالتصوير. بريكلام باشە باشە ببێتە پەرلەمانتار ببێتە نوێنەرتان وابزان مدير مدرسه يعني وازع فقير زور ده زان زور طلبه زور ده زان هم حاسين فقير بتشنوره نه زنگين هادي بتشنوره کاندید وکی ستحالات بلاغت آخفتن یعنی هەڵبژاردننی پارتی بۆ کاندیدێکی لەم شێوەیە ژێن مامۆستا شتێکی باش بووە سەرکەتی دەنگی پێ دەدەیت تۆ لە بەمووە دەرەیە لەبەر ئەو لێرەیە هەر دەنگی ما بۆ پارتیە و هەر دەنگی ما بۆ کچا ملەتیە باشە چی پێ دەڵێ ئێستا چی پێ دەڵێ انشاءالله سەرکەفتی بیت مادەی 140 لێرە هەموو باسی مادەی 140 دەکەن خات و هەڵا دەمە کێشەی گەورەیەوە شاگو گلگو گوره چ راست دەکەی لە بەغداد تۆ ایشالله هر خدمت گزاریه که دستت مبید شیانت مدابیتن از خلق خوی خوش تبیب کم دنگ درت خویت ماده 140 پشیمان نکم باشە مادەی 140 کاری لەسەر دەکەی کاری به سر کم و ژن بۆ ژنانیش ژن بۆ ژنان و دیدا خازان مافێت هەر کوردێکی کەم تایبەت سنووری مادە 140 دا چونکی ئەف خزمەت گوزاری سنووری مادە 140 دا geleket کێمە ئەس دێ هەمی محاولاکەن خزمەت گوزاری بەرفرەحتر لێ بن خزمەت خەلکی خۆ بکەم تایبەت یە دەڤەری دەڤەرامە gelek کێماسیێتێ داهین ئەس دێ هەمی محاولاکەن ئەوە کێماسیە چۆرە سەر یعنی بەرگریکاری ئەو ناوچەیە دەبێت ئەکید کچا منطقەیمە و دی بەرگریە منطقەکەن طبعا من ئێستا لە دۆمێزم دۆمێز ناوچەیەکە سەر بە سنووری پارێزگای نینەوا و دۆهۆک مامۆستا هەڵات 15 ساڵە مامۆستایە یعنی سەیریکەن 15 ساڵ بەڵام 7 ساڵی مامۆستا بووە و 8 ساڵی بەڕێوەبەری ئەو قوتابخانە جوانە بووە واروینستی ئەمە لە دۆمێزە دوورە دەستە بەڕێزانم بەر لەوەی قوتابخانەکە بخەینە ڕوو و مامۆستاکان قوتابیەکان بزانین ئەم کاندیدەی پارتی چ خزمەتێکی ئەم ناوچەی کردووە بەیەکەوە دەچینە قوتابخانەیەک لە مووسڵ خۆم چوومە سەردانم کردووە بزانن لەوێ چۆن خزمەتی قوتابی دەکرێت پەروەدەچی بۆ قوتابیەکان دەکا لێرەش لەگەر کامیرەکەی کوردستان بشار ئەم قوتابخانەیە بەسەر دەکەینەوە با بزانین بەڕێوەبەری 8 ساڵەی ئەم قوتابخانەیەکە کاندیدە بزانین چ جۆرە خزمەتێکی قوتابیان و مامۆستایانی کردووە اسم خرید قوتابیەوە زۆر باش چۆنن باشن باشن هم با مدعات کرد هم پشگیری آمد کرد هده بلا جانت منه مامۆستا هەڵاتتان خۆش دەوێ؟ زۆرتان خۆش دەوێ؟ وەک دەبینین یعنی تۆ لێرە گەرە ئەو قوتابیانە دەنگت پێ بدەن پێم وایە سەرکەوتوبی ئینشەڵڵا بڵێتە خودێ دێ سەرکەوم ئەری قوتابیەت من نەشێن دەنگی خوددانم بەسکا کۆمەڕۆژ بیر نەکە دایک و بابێتەوە دەنگ دەرێت میسلن یعنی تۆ متمانەت هەیە بە دایک و باوکیان گەلە متمانە دایک و بابێتەوە هەیک و دێ دەنگی خوددانە من و پشگیریە مشید کرد اس مامۆستا مدینە me مامۆستا ستهلاتê me rêvebera me ye ev 6 sala min gelek ez dil heskem serkevîtim ev bîte 6 sal xwedî hesket em gel sithelatê bûn rastî me
جلسة هلاتي خدمتك وجلك وباشيا وخجي والجتي ما مفايك جلك باشي والجتي إن شاء الله عم جلك حس كان ست هلات سركبي چونکو راستی چه بونایتا گوتین ما مستعرفه برکا بلووانا یا برعمه و خوانت گلک مازن ایشالا دی دست کبید سرکفتنا ستحلاته سرکفتنا پارتیه سرکفتنا پارتی یا کردستان خراکیه ام پشگیریا ستحلاتت که این ستحلال بچیتا پارلمان عراق و عملویره ببینیم پارلمانتار داوجی پشگیریا ما مستایب کت و آریشت محل کن لویره همی پیوه از وکو دیکا سی طلبامه طبعا قطبخانه واروین سیتی کوریوه براوی هلات سالمه کجماراوی 24 راستی ام گلک جرازینه و ام حس کن راستی سر کفتین وکو آفرتک بچی تا پرلمانی طبعا بەڕێزانم ببینن ئەمە قوتابخانەیەکە ئاڵای کوردستان لێرەیە باخچەیەکی جوان بینایەکی جوان یعنی بەڕاستی من ئێستا ئەگەر بگەڕێم لەوانەیە لە زۆربەی شوێنەکانی عێراق قوتابخانەیەکی لەم شێوەیە نەبینمەوە چیرۆکی ئەم قوتابخانەیە چۆنە کی دروست کراوە اف قطابخانه دست پیکا کابینا نهی یا هاتیه درست کردن تو خود زانی که مسرور خودم پروژه و خدمتگزاریه ناوی بچاک سازی پروژه چوی هکم سحکینه الدوار قطابخانه که صاد جان و مدرن هاتی آوا کردن و آو کاربا و خدمتگزاری که باشد دای اف قطابخانه که المنطقه ما هی از بارنا کم المنطقه مثل هبیتن جو از حس کم شخال که ما خوشتبی دنگی بدنه لیستا 175 داغ پروژه سایت خدمتگزاری المنطقه ماده 140 پتر لبینو و ام پتر بشین خدمت خلک خوب کن یعنی پدوای سرکوتنی پارتی بواتای اویا پروژه آودانی لعراقیش دتوانه دروست کرد. اكيد بگمان هکه ام بین سحکینه منطقه ماده 140 دبینین هر پروژه که هات یا پیشکش کردن پارتی پشکداری یا کلی کو اف پروژه بیت پیشکش کردن به سایه پارتی اف پروژه همی تاتینه پیشکش کردن تاوریت دکی لخالق ناوچەکێشە لە سەرەکان چیان پێ دەڵێ پێت وایە کاتی ئەوەیە دەنگ بەیەوە بدەن اكيد حتما از داخوازش کم دم هنده همی بین دنگ خوب دن لیست 275 یا پارتی دموکراتی کردستان لیست آوادانی و آواکرنا کردستانی هلا تانی باشی الا تانی باشی الا سڵاوتانێ بێ تانن ماندوو نەبن باشن طبعا لە دێر زەمانەوە دەڵێن چه بچینی ئەوی دەدووریەوە یعنی کاری باش بکەی کاری باشت دێتەوە سەرڕێ بەخوا خراپیش بکەی لە کۆتادا هەر دێتە سەرڕێت من ئێستا لە ماڵی یەکێکم لەو ماڵانەی کە دوو کچی جوانیان هەیە ئەم دوو کچە جوانە تا ڕادەیە خاوەن پێداویستی تایبەتن وەرگرتنی یان لە قوتابخانە یان قبولکردنیان هەندێک جار لە قوتابخانەکان دەبێتە کێشە بەڵام مامۆستا هەڵات کە بەڕێوەبەری قوتابخانەیە هەر لە دەستپێکدا گوتی کامەرە من ئیشی باشم کردووە هەر کەسێک خاوەن پێداویستی تایبەت بێ نەمێشتووە لە ماڵەوە دابنیشێ دەرگای قوتابخانەم بۆ کردوتەوە لەگەڵ وەزیر بێ بەڕێوەبەری گشتی بێ بەڕێوەبەرەکان بێ قسەم کردووە گوتوتم کاکە دەبێ ئەمانە بێبەش نەبن لە خوێندن خۆشە مەکتەب تو دەچی هەمی ڕۆژ دەچی مامۆستای خۆ حەز دەکەی یان نا مامۆستا هەڵات چۆن بیرۆکەوەت بۆ دروست بوو یارمەتی خاوەن پێداویستە تایبەتەکان بدەیت روزێکی دیکا قوتابیەکی من هاتە قوتابخانەی دەف من طبعا کوڕێوێ قوتابیەمە بوو هاتە قوتابخانەی گوت ئەز داخوازێکی شتێکم میشه گوتی کردم که گوتی من کچکا هی خودم پید ویت تایبته از شیم بس روزه که جلو برگ قطابخانه بکم بر و بین مناف قطابیا که بس بروزه که بین مناف قطابیا ماشي اسمع مسح كده ما قلت شد بيجي قلتي ساعدك ماشي قلت شد بيجي تبوشي نويني وقت قطابي عمري چنده قلتي جيبه 7 سالن قلت تبوشي سالا دينتينا قلت ما برا جالك جها قلت هم قطابية صانع ورگریم ما قلت هر نکه جلو برگت وقت قطابخانه بکبر فایلت ببینه وقت قطابی هم ورگریم دەرگات بۆ کردەوە هر وی روزه دا قطابی جالك رگری و دیکاویجی جالك رگری یعنی قلت اكيد دبیت قطابی ما قلت دبیت قطابی و حق ویه چون که قطابیت وصا تفیابیتن ام
دست بکیب دانی گو اوه زارو گت منه اف قطابیامه نکه الحمدلله الپولاچاره پولاچاره اش قطابی زیره که ماشاءالله اف سالت چو پولاچاره چو قاطع دوی قطاب خانه مد قاطیه نشیاب سر درجاب کبیر ما پول همی بو اینا خاره مادەی 140 ناوچەکێشە لە سەرەکان هاتووم بزانم لێرە چ باسە چێ دەبێتە نوێنەری خەڵکی کوردستان چێ ئەم دۆسێ گەورەی مادەی 140 هەڵدەگرێت طبعاً کاندیدەکان زۆرن لەسەر ئاستی عێراق کورسیەکان بەشی هەموو کاندیدەکان ناکە بەشی ژمارەیەکی زۆر کەمتر لەو کاندیدانەی کە خۆیان هەڵبژاردووە ئێمە وەکو کوردستان 24 بە دوای چێدا دەگەڕین بە دوای ئەو کەسانەدا دەگەڕێن ئەو کاندیدانەی کە پێمان وایە پێویست دەکات خەڵک ئەو کاندیدانە بناسێ بۆچی خۆی هەڵدەبژێرێ بەرنامەی کاری چییە خزمەتی کوێ دەکات من ئێستا لە ماڵی یەکێک لە کاندیدەکانم کە یەکەم جارە خۆی هەڵدەبژێرت پێم وایە هەر یەکەم جارە بیر لە سیاست بکاتەوە بێتە پەرلەمان بەرگری لە مافی خەڵک بکات ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە خات و هەڵات سالم کە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 24 سەرنجی بۆ ڕاکێشام گەنجە لە خێزانێکی هەژارە و بە هەژاری ژیانی دروست کردووە ئێستاش دەیەوێ لە ڕێی پەرلەمانی عێراقەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەڵێ من خزمەت دەکەم بزانین خات و هەڵات چۆن خزمەت دەکە خات و هەڵات تو هەم بەڕێوەبەری هەم کابانی و هەمیش خێزانێکرد لەسەر شانە چۆن دەتوانی لە پەرلەمان خزمەتی خەڵکی کوردستان بکەیت بەێ دەستپێکێ کاک کامەڕام خێر بێ سەر جوان تو ستافێ خۆ ئەس gelek دڵخۆشم هەن ئەڤروکەل ماڵامە mêvan بوون کەناڵی کوردستان 24 من gelek pê xweş evrikel mala min amade bûyî çinkî ji mara min jî 24 24 belê خۆت هەڵت بژارد یانیش تیر و پشک بوو ne tîr û pişik bû ji maran bû 24 کە 24 بوو دڵت خۆش بوو gelek dilê min xweş bû ez bêjme xelkî jî ji mara min afsanayiye nayê tecbîrkirin çinkî ji mara kenalê Kurdistan 24 کوردستان 24 زۆر باشە پێم بڵێ تۆ ئێستا میوانداری ئێمەت کردووە خواردنیشت بۆ حازر کردوین لە هەمان کاتە بەڕێوەبەری قوتابخانەی یانی تۆ چۆن خزمەتی خەڵک دەکەیت چ دەکەیت لە داهاتوو ئەگەر دەربچیت بەێ کاک کامەڕان ئەس ڕێڤەبەرە قوتابخانەیمە و دایکم کابانیمە ئەم ئافرەت بارێمەیە گرانە بۆچیت بێژم بەهشتل بم پێ دایکەیە چونکی دایک ئافرەت تشێت بۆ کارە هەمیە بکاتن ئەسوەک ڕێڤەبەرە قوتابخانە ئەلحەمدلله ساڵت خۆیت خزمەتێدا من gelek karێت kirîn ku xelkekî ji min razî bîtin her malekî elhemdillah min besmeka tê da hêlay û ez bawer nakem xilalê vê fetrê de 8 sala eswek rêvebera qutabxanê min dilê kesekî ji xwe hêla bîtin yani helat salem لە دۆمێز ها لە سنووری پارێزگای نینەوە لە دۆمێز و دەوروبەری ناسراوە بەکارەکانت ئەلحەمدلله جهێ شانازیە بوومەک و خەلکێ منطقەی پەسنامەت کرد و حەشمەتکەن و ومەت نیاسن تونیکە پرسیێرا کێ خەلکێ منطقەی بکەی مت نیاسیت یعنی تۆ دەردەچی بەو شێوەیە بێ ئیشالله ئیشالله قوەتا خودێ و بقوەتا پارتی وەرزانی و بقوەتا خەلکێ مەی خۆشتبی کامەران جەنابی سەرۆک هەر دەمت بێژیتن هەر دەمێ پارتیر سەرکەویت کوردستان ئەو سەرکەفتی ئەبجا خەلکی کوردستانی دەمی دەنگی پارتی دەن ئەو پشڕاستن کوردستانە سەرکەفتی ئەو یا ئۆرە